بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورەتان لەبێت بینەراز و خۆشەویستەکانی پێم خۆشحاڵم لە ئەڵقێکی دیکەی دوانگەی خەڵک هاتمەوە خزمەتی ئێوە یاز و خۆشەویست بۆ دواندنی ئێوە لەسەر تەوەرەکانی ڕۆژ. بەڕێزان، تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک ئەرکی لایەنە سیاسیەکان دوای دەنگدانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان چییە؟ لە 4 ساڵی ڕابردوودا هاوشێوەی دوێنێکە هەڵبژاردننی گشتی لە هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان ئەنجامدرا، جارێکی دیکە هەڵبژاردن کراوە لایەنە سیاسیەکان بڕیاریاندا حکوومەتێکی بنکە فراوان پێک بهێنن کە هەموو هێز و لایەنە سیاسیەکان تێیدا بەشدار بن. ئەوە بوو هەندێک لایەن بە نیەتی چاکسازی چوونە ناو حکوومەتەوە بڕیاریاندا کە جێپەنجە و جێدەستێنە ناو حکوومەتی هەرێمی کوردستاندا دیار بێت. یەکێکی لەو لایەنە کۆمەڵی ئیسلامی بوو کە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستاندا توانی جێپەنجەی خۆی دابنێت. 4 ساڵ تێپەڕی بەسەر ئەم وادەیەدا لایەنە سیاسیەکان ئامادەکاریان کرد و حکوومەت ئامادەکاری کرد بۆ هەڵبژاردنێکی دیکە. دوێنێ هەڵبژاردنێکی تازە ئەنجامدرا. هەندێک لایەن ئەوانەی کە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا لە حکوومەتدا جێپەنجیان نەخشاو بووە و لەبەرەی هاوڵاتیاندا بوون لە کاتی کێشەکاندا، جۆرێک لە جۆرەکان خۆیان لە هاوڵاتی و لە شەقام گیان نەکردوێتەوە. ئەم لانانە بە جۆرێک لە جۆرەکان بوون بە براوەی هەڵبژاردنەکەی دوێنێ. یەکێک لەو لانانە کە دەنگەکانی زیادی کردووە کەمی نەکردووە کۆمەڵی ئیسلامی کوردستانەکە پێشبینی دەکرێت تا ڕادەی 3 کورسی بۆ 4 کورسی لە هەڵبژاردنەکانی ئەم جارێ هەرێمی کوردستاندا زیاد بکات. تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک ئەرکی لایەنە سیاسیەکان دوای دەنگدانی هاوڵاتیان چییە؟ ئێوە دەتوانن بەشداری بکەن و سەرنج و تێبینەکانی خۆتان لەسەر ئەم تەوەرەیە بخەنە ڕوو. بەڕێزان، دوای ئەوەی کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجامدرا، لە ئێستادا هێز و لایەنە سیاسیەکان بە پێی پرەنسیپ و بنەماکان پێویستە لە سەرشانیان و ئەرکی سەرشانیانەکە ئەم هێزانە دابنیشن لەسەر مێزی گفتوگۆ بە پێی ئێستاقاقی هەڵبژاردن دابنیشن کام لایەنێک بە پێ و دەنگانێ هێناوێتی پشکی زیاتری لە حکوومەت و لە پەرلەمانی کوردستان پێ بدرێت بەوەی کە لە 4 ساڵی ئایندەدا ئەم هێز و لایەنە سیاسیانە جێپەنجان زیاتر نەخشاوتر بێت وە جێپەنجان دیار بێت لە ساحەی خزمەتکردن. هەندێک هێز دەڵم بڕیاری ئەوەمان داوە کە ئەگەر چی دەنگەکانیشمان کەمی کرد بێت، بەڵام لە 4 ساڵی ئایندەدا بەرگریەکی سەرسەخت لە داوا و مافی ڕەوای هاوڵاتیان دەکەین و هەوڵ دەدەین خزمەتی هاوڵاتیان بکەین. کۆمەڵی ئیسلامی کوردستان لەم نێوەندەدا دەنگەکانی زیادی کردووە لە حکوومەت و لە پەرلەمانیش پشکی زیاتری بەردەکەوێت و وا چاوەڕوان دەکرێت کۆمەڵێک کادری حەزبی دیکە بنێرێت بۆ ئەو پۆستانی پێپڕ بکاتەوە کە هەم لە حکوومەت و هەم لە پەرلەمانی کوردستان بەری دەکەوێت بەوەی کە خزمەتێکی ڕاستەقینەیان بکەن. وەکو لە 4 ساڵی ڕابردوودا بینیمان هەندێک لەو کادیرانەی کە ئەرکەکانیان لە حکومڕانی هەرێمی کوردستاندا بەڕێوە دەبرد، ئەم کادیرانە بە فیعلی جێپەنجان لە حکومڕانی هەرێمی کوردستان دیار بوو. بەڵێ هاوکارانم کێمان لەگەڵدایە؟ بەڕێزان، ئێستا کاتی پێکەنانی حکوومەتی 4 ساڵی ئایندەی هەرێمی کوردستانە دوای هەڵبژاردنەکان مەبەستم. دوایەوەی کە دەنگەکان ڕادەگەندرێت، هەموو لایەنەکان پێگە و سەنگی خۆیان لە هەڵبژاردنەکەی ئەم جاری هەرێمی کوردستاندا دەبینن، دێن بەیەکەوە دادەنیشن بە پێی ئەو ئێستحقاقاتانی کە لە هەڵبژاردنەکان بەریان دەکەوێت، پشکی حکمیشیان بەردەکەوێت و پێشتر ئاماژەم پێکرد. پێویستە لە 4 ساڵی ئایندەی هەرێمی کوردستاندا بەڕاستی هێز و لایەنە سیاسیەکان لە دوای ئەوەی کە لە 4 ساڵی ڕابردوودا هاوڵاتیان بە تەواوەتی بەهۆی ئەو ناسەقامگیریە ئەمنی و ئابووری بەسەر هەرێمی کوردستان داهات، بەهۆی ئەو قەیرانەی کە بەسەر هەرێمی کوردستان داهێنرا، بەهۆی ئەم هەموو سیاست و ئەم هەموو بەرژەوەندێنە دەوڵەتانەی لە ناوچەکەدا گوزەرا، پێویستە هەموو هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە 4 ساڵی ئایندە ئەم ئەرکە قورسەی سەرشانی هاوڵاتیان لابن و هاوڵاتیان بژێوی ژیانیان باش بکرێت و ئەم جۆرە لە ناومێدی کە ڕووی لە هاوڵاتیان کردووە لە 4 ساڵی ئایندەدا ئەم جۆرە ناومێدیان نهێڵدرێتەوە، هەوڵ بدرێت ئایندەیەکی گەش بخەنە ناو دیدگا و تێڕوانینی تاک بە تاکی چینی کۆمەلگەی هەرێمی کوردستان بۆەوەی کە ئومێدێک بۆ ژیانیان پەیدا ببێتەوە. ئەوەی کات جێگەی سەرنجە لە هەڵبژاردنەکەی دوێنێ
بەشێک لە چاودێرانی سیاسی بە گرنگی و وەسفی دەکەن ئەویش ئەوەیە کە لە ڕاستیدا ڕاستە هەندێک لە هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان براوەی ساحەکە بوون و دەنگیان زیادی کردووە و جۆرێک لە جۆرەکان هەندێک لە هێزەکانی دیکەش دەنگیان کەم کردووە، بەڵام بەگشتی دەنگی ناڕەزایەتیش هێشتا لە شەقامی هەرێمی کوردستان دەنگێکی بەرزە بۆ پێی کە کۆی گشتی دەنگدان نەگەیشتۆتە لە 60 بەڵکو لە 56 تێنە پەڕاندووە، کەواتە ئەم لە 44 کە دەمێنێتەوە مافی دەنگدانی هەبووە توانیوێتی بچێتە سەر سندوقی دەنگدان، بەڵام مەئیوس و ناومێد بووە لە گۆڕانکاری لە ڕێگەی سندوقەکانی دەنگدان. یەکێک لە ئەرکە هەرە گرنگەکان، یەکێک لە مەهامەکانی چونە ناو حکوومەتی ئەم هێزانەی هەرێمی کوردستان ئەوەیە کە بەڕاستی جێپەنجان لە 4 ساڵی ئایندە زۆر نەخشاو بێت و ئومێد بۆ ئەو لە 44 دروست بکەنەوە بۆی کە سیستەمی دیموکراسی و ئەم جۆرە تەبایی و ئاشتی کە هێزە سیاسەکان بڕیارانداوە لە هەرێمی کوردستان بەیەکەوە بژین بەردەوام بێت. بەڵێ کێمان لەگەڵدایە. کاکاروان لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاکاروان فەرموو. باشی برێ بەڕێزم. زۆر سپاس بۆ بەڕێستان. دەستخۆشی بەرنامەکە لێکەن. زۆر سپاس بۆ وەڕێستان کاکاروان. کاکاروان ئەرکی لایەنە سیاسیەکان لە دوای پرۆسەی دەنگدان دوای ئەوەی کە زانیان هەریەکان بە پێی ئێستاقاقی هەڵبژاردن ڕێژەی دەنگەکانیان چەندەوە چەندیان بەدەستێناوە چییە؟ بەڵێ برێ بەڕێزم سەرەتا پیرۆزباییکی گەرم لە هەموو ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی ئێستانی کوردستانەکەم بۆ سەرکەوتەگەوری کە بەدەستوانێنا سەرەوەی ئەو ساختەکاری زۆرەی کە لێمان کرا، بەڵام ئێمە سەرکەوتێکی گەورەمان بەدەستێنا پیرۆزباییکی گەرم لە هەموو ئەندامان لایەنگرانی کۆمەڵی ئێستانی کوردستانەکەم و منی وەکی لایەنگرێکی کۆمەڵی ئیسلامی پێم وایە هەڵبژاردنەکەی هەرێمی کوردستان زۆر لە بە هەموو ساختەکاریەکەوە، بەڵام ئەم هەڵبژاردن زۆر لە هەڵبژاردنەکەی کۆمیسیۆنی پەرلەمانی عێراق زیاتر بوو لەبەری کۆمیسیۆنی هەرێمی کوردستان زۆر لەوەی عێراق زۆر شەفاف بوو سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزیشت. ئەرکی لایەنە سیاسەکان چییە لە خزمەتی لە خزمەتکردنی خەڵک؟ وەڵێ ئەرکیانەوەی کە خزمەتی ئەنکارەکە ئێمە دەنگمان پێدا، بەڵام ئێستا ئێمە مازی خۆمان کە دەنگمان پێدان دوای چەند ڕۆژێکی کە حکومەت پێکات دوای چەند ڕۆژێکی چەمانگیکە ئێمە پێیان بڵێ برایان وەرن کوا خزمەتەکەمان، ئێمە دەنگمان بە ئێوەیە بڵێن کوا خزمەتان، بەڵام ئێستایکی دیکە بگورێ ئێستایکی دیکە ناچێتە سەر سنووقەکانی دەنگدان داواز دەکەن دەڵێن کوا خزمەتان، ئێستا بڕۆ سەر سنووقەکانی دەنگدان دەنگی خۆ بە ئەمجار کاتە دوای تۆ لە ڕوو تێبارەت بە ئەو کەسە بۆلایانی کە دەنگێک پیاوە بڵێ کوا خزمەتەکەمان. ئێستا ئەگەر بۆم کە دەنگم بە کۆمەڵی ئیسلامی داوە، ئەگەر کۆمەڵی ئیسلامی هەرچەنە خزمەتی زۆریشی کردووە، بەڵام ئەگەر خزمەت نەکاتەوە ئەگەر چۆن حکومەتیشەوە خزمەت نەکات، بەڵام دوو ڕۆژیکە من ئەتوانم پێی بڵێم بۆ کەسە بڵێم کە دەنگم پێداوە بڵێن فەرموو کاکە کوا خزمەتەکەم، بەڵام کە من دەنگم پێ نەبێ مافیاوشم نێرە پرسیام بکەم بڵێم کوا خزمەتەکەم، بەڵام ئەبێ دێمان لەزانی کە زیاتر خزمەت گوزارن بەداخەوە کە خەڵکی کوردستان لەزانی کە زیاتر خزمەت لە خزمەتی خەڵکان لە خزمەتی هەموو خەڵکی کوردستان ئەم هێزانە ناکەن بێکەم، بەڵام ئەو هێزانین کە دۆڕاون ئەو هێزانین کە خزمەت ناکەن و کە قوربانسەریان بەسەر وڵاتی لەم خەڵکی کوردستان هێزانە ئەکەن بێکەم فەرموو گەر پرسیارێکی دەبێت. بەڵێ سپاس بۆ کاکاروان لە سلێمانیەوە، سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانی بەڕێستان. کاگڕێبین لە پێنجوێنەوە لەگەڵمانە. کاکڕێبین سڵاوتان لەبێت، سەرنجی بەڕێستان لەسەر تەوەرەکە فەرموو. عەلەیکە سەلام جەناب باش قوربان. زۆر سپاس. وەڵا ئەرکی لایەنە سیاسیەکان با بڵێن دابەشە بێت بە دوو بەش. بەشێکیان ئەوانە کە تا ئێستا هەر لە دەسەڵاتدا بوون، ئەوانە ئەرکیانی درخۆ دیارە بەردەوام هەر کۆکردنەوەی سەرۆت و سامان و کەنسەڵیەکانە پێمان وایە هەر بەردەوامە بێ کە بەداخەوە زۆرینەی جەماوەریش هەر دەنگیان پێداتەوە کە ئیترەوە ڕوونە و 27 ساڵەوە کاریان بووە. باقیاتی تری ماوەتەوە بەڕاستی ئەوە کە جێ دڵخۆشیە کۆمەڵی ئیسلامی و ئەو لایەنەکە کە دەنگێکیان بەدەستێناوە ئەمانە بتوانن لەڕاستیا دڵی ئەو جەماوەرە خۆشکەن کە بەدیلی ئەو هێزانەی لەمەو پێش هەیە. ئەمە گرنگە، یعنی دڵخۆشکردنی ئەو خەڵکە کە ئەم لایەنانەی تا ئەچنە پەرلەمانیا ئەچنە حکومەت دڵی خەڵک خۆشکەن، هەرچەنە من پێم وایە بەشداری ئەو حکومەتە من نەکرێ باشترە، چونکە ئەو حکومەتە لەوانەیە لە داهاتووە هیچ دەسەڵاتێکیان نەبێ، یعنی ئەگەر بە وەزیر یا بە دوو وەزیرم لایەنانی تر بەشداری بکەن هەر بە هەمان شێوەوە بێت. بۆیە ئەرکەکە لێرە زیاتر دەکەوێتە سەر شانی ئەمان چۆن ئەتوانن و بە چ میکانیزمێ خزمەتی گەل و نیشتیمانەکەن بەڕاستی. کاگڕێبین
شتێکی جوانت باس کرد لەوەیە لایەنێکی سیاسی ڕێژەی کورسیەکانی بەو ئەندازێ نەبێت کە بە تەواوەتی جێپەنجەی دیار بێت لە 4 ساڵی ئایندەی هەرێمی کوردستان. تەوەری بەرنامەکە تەنها بۆ یەک حزبی سیاسی نییە، بەگشتی حزبە سیاسیەکان پێویستە لە 4 ساڵی ئایندەدا چی بکەن بۆ هاوڵاتیان و ئەگەر ئەو بەڵێنانەی کە دوێنێ لە کاتی دەنگدانەکاندا بە خەڵکیاندا بوو ئەگەر هات و جێبەجیان نەکرد پێویستە هاوڵاتی چۆن بێت؟ مەبەستم یەک خاڵی گرنگەویش ئەوەیە ئایا کەی ئێمە دەگەینە ئەو ئاستەی کە لێپرسینەوە لە حزبەکانمان لە نوێنەرەکانمان بکەین لە حکومەت و لە پەرلەماندا خۆپشاندان و ناڕەزایەتی لە ناو حزبەکانیشدا دروست بێت ئەو بەڵێنانەی کە دراون جێبەجێ نەکراون. ئایا پێویستە حزبەکان بەربەم ناڕەزایەتیانە بگرنەوە بە فیعلی خزمەتێکی ڕاستەقینی هاوڵاتیان بکەن؟ بەتاکید یعنی یەکێک لە ئەرکی تێگڕای لایەنەکانە کە بەڕاستی یاسا لە وڵاتی ئێمە بەڕاستی سفرە، یعنی ئیش لەسەر ئەوە بکەن کە یاسا سەروەر بێت، کە یاسا بە تایبەتی بەڕاستی بتوانێت دەوری خۆی ببینێ و هێزی پێشمەرگە بەداخەوە هەتا ئێستەیشدا بەش بووە بەسەر هەردوو زۆنگی زەرد و سەوسا ئەم هێزە بەڕاستی لە پەرلەمانە بتوانن بیکەنە هێزێکی نیشتیمانی، یعنی هەمویان لەسەر ئەمە متفق بن و یەکێتی و پارتیش بە تایبەتی دەست لەم دوو هێزە هەڵبگرن و لایەنەکانی تریش لە ڕاستیە ئەرکیانە کە هەوری ئەمە بدەن پاشان داهاتی ئەم وڵاتە لە ڕاستیە لە هەموو لایەنەکان لە دەسەڵات و بەوانێک کە ئێستاچن بەڕاستی حەقا ئیتر بەزەیان بەم میلەتە بێتەوە. ئەم میلەتە ماندووە کاک ئێستا ئێمە بۆن منە لە پێنجوێنی هەر لە ئێستەوە خەڵکی پێنجوێنی ئێمە پەلاماری ئەو هەردەی داوە والله داری وا بڕێ بەزەیی پیادایەت، یعنی بەقەی کوڕێک جوانە، بەقەی کچێکی ئەم نیشتیمانە جوانە بە کەوت ئەی بەرە بن و ئەی بڕن ناحەقیشیان نییە. بۆچی؟ لەبەر ئەوەی کە بە حەقیقەت منداڵەکەی لە سەرما ئەبێت ئەگەر بەڕاستی ئەو دارە نەبڕێ. بۆیە لە تێگڕای لایەنەکان هەر وەکو چۆن بەڵێنێکی زۆریان بەو خەڵکە داوە، یعنی بە تایبەتی دوولایەنی دەسەڵات کە سەروەت و سامانی ئەم وڵاتە لە سپاس بۆ کاکرەبین لە پێنجوێنەوە، سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانی بەڕێستان. کاک دارکۆ لە هەڵەبجەی شەهیدەوە لەگەڵمانە. کاک دارکۆ سڵاوتان لەبێت بەڕێستان، فەرموون. بەڵێ هاوکارانم پەیوەندەکەی دارکۆ لە هەڵەبجەی شەهیدەوە پچڕا تەمەنا دەکەین کە بەڕێزیان بتوانێت پەیوەندی بکاتەوە سەرنج و تێبینەکانی خۆیان بڵێن. بەڕێزان ئەوەی کە گرنگە هێزەکان بە پلەبەندی 1 2 3 4 5 بەم شێوەیە ڕێژەی کورسەکانی پەرلەمانی کوردستانیان بەدەستهێناوە. ئەوەی کە گرنگە ئایا کێ زۆرترین ئەرکی دەکەوێتە سەرشان بۆ خزمەتکردنی هاوڵاتیان؟ ئایا ئەو هێزەی کە پێنجەم بۆ لە هەرێمی کوردستان ئەرکی زیاتری دەکەوێتە سەرشان یاخود ئەو هێزەی کە یەکەم بووە لە هەڵبژاردنەکاندا؟ ئایا تەکلیفی هاوڵاتیان چییە لە دەسەڵات؟ بەڕاستی وەکو 4 ساڵی ڕابردوودا حکومەت تاخیرکردن و چەند ساڵێک بەسەردا بڕات اینجا حکومەت پێک بێت و دەست بە خزمەت بکەن یاخود هەر زوو پەلە بکەن و ئەوانی کە لە 4 ساڵی ڕابردوودا ڕاگیراون لەلایەن حکومەتەوە لە پێدانی سلفە و هەروەها ئەم پێشینە باشانەی کە پێشتر هەبوون بۆ زەواج و زۆر بابەتی دیکە ئەوانە جارێکی دیکە بە پەلا و ئەرکی گرنگی حکومەتی هەرێمی کوردستان من چێمان لەگەڵدایە؟ باوکی وریا لەکوێوە؟ باوکی وریا سڵاوتان لەبێت، فەرموون. ئەمکاتەوە باش، هەموو کاتێکتان باش. ڕێزمێ بۆ بەرنامەکە زۆر جوانە. زۆر سپاس بۆ بەڕێستان. خۆشیەوە بەرنامە لە یەکەم. سپاس باوکی وریا، لەکوێوە لەگەڵمانیت؟ لە سلێمانیوە. فەرموو باوکی وریا، لەسەر تەوری بەرنامەکە چیتان هەیە؟ وەڵا لەم کەناڵە بەڕێزە پیرۆزەی ئێوەوانێ ساڵی یەکێکیەکان ماسەکەم پیرۆزبایەکی گەرمیان لێ ئەەکەم، پیرۆزبایەک سەرکەوتن لە یەکێتیەکانەکەم، دەستخۆشی بۆ یەکێتیەکان هەنێرم. بەڵێ منیش لێرەوە بە هەمان شێوەی بەڕێستان پیرۆزبایی تەنها نەک لە یەکێتی نیشتیمانی بەڵکو لە هەموو هێز و لانە سیاسیەکان دەکەم و تەمەنا دەکەم وەکو کادرێکی کۆمەڵی ئیسلامی کە هەموو هێزەکان ئەو بەڵێنانەی کە لە ڕابردوودا بە جەماوەری خۆیان داوە ڕاستگۆ بن لەگەڵیان و جێبەجێیان بکەن. فەرموو بەردەوام بە. چونکە یەکێتی با بێ بڵێن یەکێتیەکان خاوەنی مام جەلال و مامە ڕیشە بێت، هەر سەرکەوتن بەدەستێنێ و هەر سەرکەوتوشە بێت. کاگوریا پرسیارێک لە بەڕێستان کەم. کاگوریا پرسیارێک لە بەڕێستان کەم. پێتان وایە ئەم هێزولانە سیاسیانەی کە دوێنێ لە کاتی بانگەشەدا بەڵێنی گەوران بە هاوڵاتیان دەدات
سبەی دەدا سبەی ئەم بەڵێنانە جێبەجێ دەکەن خدازانم بەر جێبەجێ ئەکات وەڵی یەکێتی جێبەجێ ئەکا بەس کێشەکە تاکە چێ دروستێکا کۆمەڵ دروستێکا یەکگرتو دروستێکا گۆڕان دروستێکا پارتی دروستێکا ڕێژیری لە یەکێتیەکە ناوەندی شەکان بکە یەکێتیەکەمان باشە وەڵی یەکێتی هەموو شتێکەکە بەبێ ڕێژیری لێ مەکەن باوکی وریە ئەم هێزە پرسیارێک لە بەڕێستان بۆچی خۆی تەسمیلی ئەم هێزانەی دیکە دەکات و خزمەت بە هاوڵاتیان ناکە یعنی ئەمە جێگەی سەرسوورمانە باوکی وریا کاک محەممەد لە کاروان محەممەد لە زەڕایانەوە بەداخەوە پەیوەندەکەی کاکوریا و کارانە ئاماژە بۆ دەکەن کە قەتا بوو کا کاروان فەرمونون ئەم کاتێکتان باش کا کاروان تەوەری بەرنامەکە چی بوو بەڕێزیان ئەرکیلانە سیاسیەکان لە مەودوات چییە حکومەتێک پێک بهێنن کە وەک 4 ساڵی ڕابردوو بێت یا حکومەتێک بێت جیاواز بێت لە حکومەتی 4 ساڵی ڕابردوو و ئەرکی لە پێشینەی خزمەتکردنی هاوڵاتی بێت بەڕێزیان ڕوونە حکومەتی 4 ساڵی پێشوو حکومەتێکی بنکە فراوان بوو حکومەتێکی وێران تەکەوتە پاتڵەتەوەی حکومەتە چۆن دێت دەلایەن دوولایەن بەڕێوە برێت ڕوونە پارتی وێکێتی ئێستا پێم باشترە حکومەتێک دروست دەبن جارە بنکە فراوان نە پارتی وێکێتی زۆری نێدانەکانی ئەمەدەستێناوە حکومەت دروستکان ئەو قەیران و نەهامەتی کە خۆیان دروستیان کردو مەسەلەیەکی سیاسیە کۆتایی پێدێن و خەڵکیش لەم نەهامەتی ڕزگاری بێت بەڵێ پێتان وایە ئەم حکومەتەی 4 ساڵی داهاتوو بەم جۆرە دەبێت کە بەڕێستان باستان کرد من هیوادارم وابێت لەبەرەوەی ئۆپۆزیسیۆن کاتێک بردیانە ناو حکومەت ئەیکەنە دادەستی خۆیان وەکو 4 ساڵ ڕابردوو هیچ شتێکشی پێ نەکرا ڕوونە گۆڕان کورسێکی زۆری هەبوویکی پێ نەکرا لێسەکەی بەڕێستان و یەکگرتوو ئەمانە کاتێک لە حکومەت بن ئەبێت دادەستیان بن وێ باشترە ئۆپۆزیسیۆنێکی بەهێز بن ئەوەکو پێشووتر کەواڕۆپێکی کاریگەری هەبوو بەتایبەت لە مەسەلەی سولفەی زەواج و کۆمەڵی عەقارات و ئۆفسان ئەگەر ئۆپۆزیسیۆن دەتوانێت و پێشنیارانە بکات و تا ڕادێکیش بەرگری لە ماسی خەڵک زیاتر داتوەکەوێتە لە حکومەتا بێت بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەی کاک کاروان سپاس بۆ سەرنج و تێبینیەکانتان کاک سوارە لە سەی سادقەوە فەرمونون السلام علیکم عەلەیکم السلام وەرەحمەتوو الله دەست خۆش بۆ بەرنامەکە بەڕێزگیان پیرۆزبایی لە هەموو قەوارەکانەکەم بە تایبەتی لە یەکێتی نیشتمانی کوردستان لە کۆمەڵی ئیسلامی لاوامی کە هەمویان دەنگیان زای کردووە هیوادارم حکومەتێکی باش پێک بێن و خزمەتی میلەت کات و خزمەتی خەڵکی کوردستان بکات و هیوادارم دوورکەونەوە لە وەختی 4 ساڵی پێشووتر بڵێن دوورکەونەوە لە سەپڵیان و لە هەراوهۆسە و لە شەڕی ناو پەرلەمان و شەڕەکەیان لە خزمەتی میلەتا بێت زۆر باشە کاک سوارە پێتان وایە کە فۆرمی خزمەتکردنی هێز و لاەنە سیاسەکان لە 4 ساڵی داهاتوودا لە پەرلەمان و لە حکومەتدا شێوازێکی جیاواز بێت لە 4 ساڵی ڕابردووەک و بەڕێستە ئاماژەتان پێکرد جۆرێک لە تونوتیژی و ڕوبەڕووبوونەوەی تێدا بەدی دەکرا پێتان وایە بەهادیئی بێت وە خزمەتیشی گەورە با وڵاتیان کەن باشتر نەبێت ئینشەڵڵا هیواداری وا بێت بەپێی ئەو دروشمانەی لایەنەکان بەرزیان کردوەتەوە ئینشەڵڵا من پێشبینی ئەەکەم وا بێ و پشتیوان بە فاودوعای ژەکەم وا بێت بەڵێ سپاس بۆ کاک سوارە لە سەی سادقەوە سپاس بۆ بەڕێستان کاکزانە لە هەولێرەوە فەرمونون کاکزانە عەلەیکم سەلام کاکزانە بەڕێستان سەرنجتان چییە لەسەر تەوەری بەرنامەکە ئەرکی لاەنە سیاسیەکان لە دوای هەڵبژاردن چییە؟ پێشەشی پیرۆزبای لەپێش هاواداری حیزبەکان دەکەن بەڕاستی پرۆژەکە یعنی هەڵبژاردن باش بڕێوە چوەگەر هەرچەندە کەم و کوڕیش تێدانی بەڵام باش یعنی وەڵای سەبارەت بە هەرچی حیزبەکان بەڕاستیان پێم باشە هەردوو حیزبەکە دەسەڵات ئەوان حکومەت تێبێنن حکومەتێکی بنکە فراوان نەبێ ئەوان تەناعود حیزب بن ئەوانی دیش هەموو بنە معارضەی يعني ايش تدا بكن مثلا تدا اگر بكري حقيقتي بخون يعني نفس الشيء صار نبي اوانا او معارضه بي يعني بناو معارضين انا بناو فايش بكار ودي خلق تكتب معارضه ويلو كان معارضه او زهر بيتا دەسەڵات وەگری پاستا بەڵێ سپاس بۆ کاکزانە لە هەولێر سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان کاگارام لە سەی سادقەوە لەگەڵمانە فەرموو کاگارام باشی حیاتم
سڵاوتان لێبێت هەموو کاتێکتان باش گیانی من فەرموو کاکارە. وڵی سەبارەت بەمەی زەنگی لایەنە سیاسیەکان داوا لەم لایەنانە دەکەین هەمووی لە ڕاتە دەسەڵات باوکۆم 4 ساڵێکی خەڵکەوتنی بەیەکی بەسەرانەیە داوا لە کۆمەڵ ئیسلامیەکەین دەچێت لە دەسەڵات ئۆپۆزیسیۆنێکی چالاک بێت وەکوم 4 ساڵی پێشوو کە لە حکومەتا بوو چالاک بوو ئەم 4 ساڵە ئۆپۆزیسیۆن بێتی چالاک بێت بە ئەم دوو دزە خۆیان بڕۆنە دەسەڵات ئەم دوو دزە گەر بەتەنیا من ئیش بۆ خەڵک دەکەن ئەگەر ئۆپۆزیسیۆن بەسەریانە بێت ئیشەکەن ئۆپۆزیسیۆن نەبێت هیچ ناکەن خۆیان دزیەکەن و دوای کارەکەنە سەر لایەنەکانی تر کەواتە وەکو وڵاتیەک وەک هاوڵاتیەک پێتان باشە کە 4 ساڵی ئایندەش ئۆپۆزیسیۆنێکی بەهێز لە ساحەی سیاسی هەرێمدا هەر هەبێت یەکمان ئەزانێ گەر تۆ سەیر بکەیت سەگە ڕابردوو کە لە 2009 بۆ 2013 چونکە ئۆپۆزیسیۆنێکی چالاکە بوو ئەو هەموو ئیشەکرا سولفەی زەواج سولفەی عەقار مەعاش نەبڕا بەس لەم 4 ساڵە بەس کاگارە ئەو هەموو مەینەتە بەسەر خەڵکا هات کاگارم بەشێکی دیکەش لە وڵاتیان هەر چەند پەیوەندیەک پێش بەڕێستان بەڕێزێک ئاماژەی بۆ کرد کە بەڕاستی ئەم جۆرە تند و تیژی و مامەڵەکردنەی لەگەڵ یەکتر بۆ نمونە ئەم جۆرە لادای ئۆپۆزیسیۆن بوونە لە هەرێمی کوردستان وای کردووە هێزەکانی دیکەش عینادی سیاسی بکەن و ئیش بۆ هاوڵاتیان نەکەن یعنی لەم بینێدا کامیان لە بەرژەوەندی هاوڵاتیانە وەڵی کاکە ئەگەر ئۆپۆزیسیۆنی چالاک نەبێت لە کوردستانە ئەم دوو بنەماڵە ئەو لێتە قوڕەکەن بەسەر میلەکە ئەم دوو بنەماڵە کاگەر بەدزی بە تەزویر کەرەکەن خوازانەوە خەڵکی دەنگی حەقیقی کەوتە حەکی دەنگیان حەقیقی نییە هەمووی تەزویر و دزیە ئەنا پارتی توانی بۆ 500,000 دەنگ بێنێ بە قسێخیان وەڵا 300,000 دەنگی سنێناوە لاگەمی تەزویرە تۆ لە تورکیاوە خەڵکی ناوە لە جنسێ و تەسکەری عێراقی بۆ دەرکردو و سەوتی تێدا بۆ خەڵکەم ئێمە زانە بەس کاکە ئێمە لەم کاول واژین خۆ نازانین دەچین بۆ توێنیۆمان ڕۆشین لە اینجا خنکان دیۆمان کە برسوکی ناخەری کامرین ئەم حکومەتە هیچ دیقەی نییە ئۆپۆزیسیۆنێکی بەهێز نەبێت لە کوردستان کەوتاوە. بەڵێ سپاس بۆ کاگارام لە سەی سادق سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان کاک محەممەد لە هەولێرەوە لەگەڵمانە کاک محەممەد فەرموو. کاک محەممەد السلام علیکم. عەلەیکە السلام وەرەحمەتوڵڵاه الله. باشی بەڕێزم. زۆر سپاس بۆ بەڕێستان. کاک محەممەد سەرنجی بەڕێستان چێ فەرموون؟ بەڵێ بەنسبەت ئەرچی لایەنە سیاسەکان بەڵێ بەداخەوە پەیوەندیەکەی کاک محەممەد لە هەولێرەوە بچڕە هاوکارانم ئەگەر پەیوەندی ترمان لەگەڵ بێت. بەڵێ بەڕێزان مامۆستا تۆفیق لە هەڵەبجەی شەهیدەوە لەگەڵمانە مامۆستای بەڕێز فەرموون. سڵاوی خواتان لێبێت. سڵاوی خوا لە بەڕێزتان. حەزەکەم لێرەوە سەرەتا دەستخۆشی لە هەموو ئەو کەسانە بکەم کە دەنگیان بە کۆمەڵی ئیسلامیدا ئێمە زۆر تێدەزانین و خوای گەورە مۆفەق و سەربەرجان کات. هەروەها سپاسی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەکەین کە بەڕاستی ڕێوەبێگارێکی تا حەدێک باشیان گرتە ڕێ و بە تایبەتی کۆمیسیۆنی پارێزگای هەڵەبجە کە زۆر ماندوو دەناسانە کاریان کرد هەر ساڵ یەکەمیان بوو. لێراوە بەلاو لایەنانە دەڵێم کە دەنگیان هێناوە بە تایبەت ئەگەر بە تەزویری بوو بێت بە تایبەتی دوو لایەنی دەسەڵات کە ئێمە زانین هەرگیز ئەوان بێت تەزویر نابن. بەڵام با ئەو بەڵێنانی کەتیان بەو میلەتە بەشخوراوە سەمدیدەیە بێنەتی هیچیان دەوێت ئارامی دەهێنمەدی بەڵام هەر ئەو شەوە ئارامیان لە خەڵکیەکدا و چەندە خەڵکیان بریندار کرد. وەیەکی دیتر هەموو سڵتە و دەسەڵات لای خۆی بوو دەبوو ئەو بەڵێنانی کە پێشتردایان یعنی هێنەدی نەکەەوە بڵێن ئێمە وا دەکەین با بزانین چاوەڕوان بدین بزانین ڕاست دەکەن خۆت موچەی خەڵک دەگێڕنەوە پاشەکەوت نایەڵن شەنە دەماغەکان مەحرومتر ناکەن دەرمانیان ناکەن زانین ڕاست دەکەن ژیانی خەڵک و گوزەرانی خەڵک باش دەکەن یان بۆ سەدەیەکی تر ئەمان گێڕنە دواوە و بۆ 4 ساڵی تر خەڵک جارێکی تر نائومێد دەکەنەوە. بەڵێ داوایان لێ دەکەین ئەو بەڵێنانی کە دایان بی بەنە سەر و چیتر هەموو دڵم لەم میلەتە بەشخوراوان دەکەن. بەڵێ سپاس بۆ مامۆستا تۆفیق لە هەڵەبجەی شەهیدەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. کاک محەممەد لە هەولێرەوە لەگەڵمانە کاک محەممەد فەرموون. السلام علیکم. عەلەیکە السلام وەرەحمەتوڵڵاه. بەنسبەت ئەرچی لایەنە سیاسەکان بەخۆی ئەرچی لایەنە سیاسەکان دابەش بوون هەم بەرەی حکومەت و هەم بەرەی ئۆپۆزیسیۆن.
خۆی دەبێت بەسلە لایەنی ئۆپۆزیسیۆن کاری چییە بەخۆی لە هەموو دانیشتنی پەرلەمانەکان چیەکەن بایکۆتکردنی پەرلەمان قسەی سەر شاشەی تەلەڤیزیۆن کە حکومەت دزە حکومەت گەندەڵە ئەمەش شتێکی هەڵەیە ئۆپۆزیسیۆن ئەبێت وا لە حکومەت بکات خزمەتی میلەت بکات نەک لە پەرلەمانە بایکۆتی پەرلەمان بکەن یان بێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن کە حکومەت گەندەڵە کە حکومەت دزە کە بودجە دیارنی ئەمانە هیچ ئیسفادە بە ملەتەکە ناگەێنێ ئەبێت خزمەتی ملەتەکە بکەن ئەرچ لایەنە سیاسەکانە سیاسەکان هەمیان سەرنجەکەت تێگەیشتم سپاس دەکەم سەرنجەکەت تێگەیشتم پرسیارێک لە بەڕێستان کەم ئەوانەی کە لە چەند ساڵی ڕابردووە بە تایبەت لە 2009 ئۆپۆزیسیۆن لە ساحەی سیاسی هەرێمی کوردستان دەربارەی حکومەت کردوویەتی ساکانیان ڕاست بوون یاخود ناڕاست بوون دەزانێت بەڕێزم بەخۆی بەڕێزم بەڵێ فەرموو بەڕێزم بە نسبەت ئەوەی ئەو کردیانە ئینە قسەی شاشاتی تەلەڤیزیۆن و بایکۆتکردنی پەرلەمان خزمەت بە ملت ناگەێنێ ئەوەی کە گرینگە کاک محەممەد چی لە قسە بکەم چی لە بایکۆتکردنی پەرلەمان بکەم ملت بچن مەسەلەن کێشەی ئاو و کارەبا چاک بکەن کێشەی خانوبەرە چاک بکەن کێشەی کاک محەممەد ئەگەر بێت و حکومەتێکی یەکتیڤ هەبێت کێشەی ئاو و کارەبا و بژێوی ژیانی هاوڵاتیان و موچە و ئەم بابەتانە چارەسەر کە بەڕاستی ئۆپۆزیسیۆنێکی لاواز دەبێت بەڵام کاتێک ئۆپۆزیسیۆنێکی بەهێز دەبێت کە هەڵەکانی حکومەت و حکومت بەڕاستی خاڵی زۆفی زۆر بدا بەدەستەوە لە 4 ساڵی ڕابردوو یا خولار ساڵی ڕابردوشدا بە هەمان شێوە بووە بەڵام وەڵام پرسیارەکەی منتان نەدایەوە بەڕاستی قسەکانی ئۆپۆزیسیۆن لە چەند ساڵی ڕابردوودا ڕاست بوون کە دەیانوت سەرەت و سامانی وڵات بە هەدەر دەدرێ گەندەڵی هەیە یاخود نابەفیعلی گەندەڵی نەبووە و سەرەت و سامانی وڵاتیش هیچ بە هەدەر نەدراوە سپاس بۆ کاک محەممەد لا هەولێرەوە هاوکارانم ئاماژە بۆ دەکەن کاتی زۆرم پێدای ئەوین خان لە کەلارەوە فەرمونون سڵاوی خوا لە بەڕێستان زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم پیرۆزبایم سەرکەوتنە گەورەتان لێکەم بەڵێ ئەرکی لایەنە سیاسیەکان ئەوەیە کە مافە سەرەتایەکان بۆ خەڵک دابین بکرێت و وەکو نەوت و پرۆسەی خوێندن کە هیچ پرۆسەی خوێندن و شتی تریش و ئەرکی لایەنە سیاسیەکان ئەوەیە کە ئەگەر دەسەڵات ئەرکی لایەنە سیاسیەکان ئەوەیە ئەم لایەنە سیاسیانە وەکو دەسەڵات بێباک نەبن و هیوادارم لایەنە سیاسیەکان هیوادارم لایەنە سیاسیەکان سەرکەوتوو ئیشی سەرکەوتوانەی ئەنجام بدەن. با پرسیارێک لە بەڕێستان بکەم لە هەڵبژاردنەکەی دوێنێدا نزیکەی لە 44 هاوڵاتیان بە نزیکەی 40 بۆ 44 هاوڵاتیان نەچوونەتە سەر سندوقەکانی دەنگدان و بایکۆتیان کردووە ئەرکی چێیە لە 4 ساڵی ئایندەدا کە ئومێد بە هاوڵاتی دروست بکاتەوە بۆی لە هەڵبژاردننی ئایندەی هەرێمی کوردستان ئەم ڕێژەیەش بەشدار بن بەڕاستی ئەم حکومەت و ئەو پەرلەمانەی کە ئێستا دادەمەزرێ بە 4 ساڵی ئایندە نوێنەراتی نزیکەی لە 156 دەنگدەران دەکات چونکە ئەم ڕێژەیە بەشداری هەڵبژاردنیان کردووە ئەرکی چیە کە چوو بۆ 4 ساڵی ئایندە وا بکات کارێکی وا نمونێکی جوان لە حکومەتداری و دەوڵەتداری پێڕەوکات تاوەکو ئەم هاوڵاتیانەش ئومێدیان بۆ بگەڕێتەوە و بەشداری بکەن لە پرۆسەیەکی وەکو هەڵبژاردن ئەرکی لایەنە سیاسیەکانە کە جەرج و سەرکەوتیان بەدەستهێناوە و دەبێتیش ئەرکی خۆیانە پرۆژەیەک یان ئیشێک بۆ گەنجان بۆ پیران دابین بکەن. بەڵێ سپاس بۆ ئەوین خان لە کەلارەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی تۆ کاک ئالان لە شارە زۆرەوە لەگەڵمانە فەرموو کاک ئالان. سڵاوی خۆی گەورەتان لێبێت. سڵاوی خۆی گەورە لە بەڕێستان کاک ئالان. پێشەشی پیرۆزبایەکی گەرم لە جەنابتانەکەم پیرۆزبایەکی گەرم لە کەناڵەکەتانەکەم پیرۆزبایەکی گەرم لە کۆمەڵی ئیسلامی لە تەنگدەرایات سیەکانی کۆمەڵی ئیسلامی یەکەم بەحەقەت ئێوەن شایستەی ئەو دەنگانە بەڕاستی ئێوەن ئەو دەنگانەی کە لە هەڵکشانایە تاکە حیزبەکەن کە توانێتان لەم دەنگدانە بتوانن زیاتر لە ئەوەندە و نیوێکی جاران دەنگەکان بەزیاوە بەدەست بێنن هەر حیزبێک جگە لە یەکێتی پارتی هەر حیزبێک توانی بێتی 2000 فەوت 5,000 فەوت زیاد بکات لەم دەنگدانە ئەوە بەڕاستی حیزبە چاونەتیسە بوێرە ئازایە من ناڵێم یەکێتی پارتی هەرچەند زیاد بکەن بەدەست خۆیانە بەڵام ئێوە دەنگەکانتان دەنگی ڕاستیە ئێوە دەنگەکانتان دەنگی حەقیقیە یاخوا پیرۆزتان بێ یاخوا حەڵالتان بێ ئەو دەنگانە هیوادارم ئەم جارش وەکو 4 ساڵی پێشوو 4 ساڵی ڕابردوو
بتوانن خەڵکانێکی بوێر خەڵکانێکی چاولەتس خەڵکانێکی ڕازگۆ وەکو 4 ساڵیش ڕابردوو بخەنە شوێنە شایستەکان یاخوا پیرۆستان بێ و هەمیشە هەر لەسەر کەوتدا بن. سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت کاگالان لە شارە زوورەوە. سپاس بۆ ئێوە باوکی پەیوەند لە بازیانەوە لەگەڵمانە. فەرموو باوکی پەیوەند. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. باوکی پەیوەند سەرنجی ئێوە چیە لەسەر تەوەری بەرنامەکە؟ ئەرکی لانە سیاسیەکان چییە بۆ داهاتوو؟ دوایەوەی کە دەنگدان کرا و هەرێکان پرێسکەیەک لە دەنگی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان بۆ خۆیان بەرد. منسوخ حكمته والكوا أملا يعني الصراحة على قال كوا بلين بريكان أنا بخطي الله تعبك أول حبيب راسي كما صار تشوفني ولا حكمته أقول يشتغل بملتك لا معاشات ساكن معاشات هذا بخشي بنفس هذا بخشي لا كهرباء بخشي ساكن هذا ولا ساكن أو صار لك كان يعني تقريبا 15 مثلا هو بيستحق صلاوية يعني أجابته الصالح كيف تبغى ساكن أي استطاع كان لك قمرة البركات ولا هو كذلك بدأت توشي حادث يقول لك قارب البريد أمامه دولة كانت هذه يعني باوکی پەیوەند وەکو هاوڵاتیەک تۆ پێت وایە ئەو بەڵێنانەی کە بە هاوڵاتیانیاندا هێزە سیاسیەکان سبەی لە ئەرزی واقعدا جێبەجیان دەکەن یاخود ئەمە تەنها وەکو ساڵانی ڕابردوو قسەیەکی خۆش بوو بۆ هاوڵاتیانیان کردووە؟ بەتاکیدیان جێبەجێ ناکرێت هاوڵاتیان حوصلة إنشاء بينك هيك لو نمريكي مسؤول منه وطالباني أنا بدو 2000 كان قدر يستكمل يعني صار هيك سياسات شجوع ضرب شوالي أكاد 1000 سقطوا شوال يعني كانوا في تاريخ زوج كان إيش أتواصل بذاك كان جيمني أتواصل بذاك كان جيمني كيف ما عندي لك يعني كارجي سيبو كارجي لك مقاصدي موكا يعني كارجي بشمك موكا يعني كارجي مزارة موكا بقول لك كارجي مسكان أما أصلا تقريبا الصويا ولكن هي شيء بينك ملا أما أنا أجربت مهيزي قوته فارو شكله بس أو دقيش نايل ولا بداخ وملتي ما إيش أتيسيبه مش كاريخ النوايا. سپاس بۆ باوکی پەیوەند سپاس بۆ سەرنج و تێبینێ جوانەکانی بەڕێستان لە بازیانەوە. باوکی یانەس لە دەربەندیخانەوە لەگەڵمانە. فەرموو باوکی یانەس. عەلەیکم السەلام. زۆر سپاس بۆ بەڕێستان باوکی پەیوەند. أنا خلني معارضة في الإطلاق يقري باش أقوى ويش كذا تيجي من مسحوق صار الله تعالى مدرسة ولا تواني شيء كذا تيجي تقول هي شيء ما بس باوكي أنس لا خلاني كتلفون أنا أملا أنا يكتي بارتي شنو باش يكتي بارتي ويش كذا تيجي تقول راس پێتان وا بۆچی ئیشیان نەکردو ئەوان هەر لە بوونیەتی خۆیاندا وا هاتوون کە توانای ئیشیان نەبێت یاخود هێز ئەو پۆزیسیۆنەکان دەستیان گرتوونەوە و هاوڵاتی پێشتر ئاماژەی پێکرد لە ڕاستی ئەوان وەکو فیرعەونەکانی سەردەما بەدیشانەوەی خەڵک چەوتێنەوە بەڵێ ئەوان ناتوان کارەبا دابینکەنەوە خەڵک ناتوان دەربی دەرمان دابینکەنەوە خەڵک ناتوان ڕێگەبات چاکەن ناتوان خزمەتگوزاری بکەن ئێمە لە دەربەندیخانە 20 ساڵایی دیتەبووینەوە. باوکی ئەنەس ئەرکی لانە سیاسیەکان چیە دوایەوەی کە هەریەکان دەنگی بەشێکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان وەرگرت ئایا ئێستا کاتی ئەوە نییە لەمە دووە حکومەتێک بەو پەڕی دڵسۆزیەوە پێک بێنن کە یەکەم ئیشی ئەو حکومەتە لە خواری خوارەوەی چینەکانی کۆمەڵگا ئەوانی کە زۆرترین ئازاریان چەشتووە بەدەستی سیاسەت و ململانەیەکانی نێوان ئەم هێزانەوە یەکەم جار خزمەتەکانی لە ئاستی ئەوانەوە دەست پێ بکە ئینجا هەڵکشێتە سەرەوە؟ ئەمە چاوێنی خەڵکی لە خەڵک کەماندا بە دەست و قاچی نێپارێ نادەنێت نانی بێوەژنیان بڕێ نانی ناڵێتیان بڕێ ئەوانەوە نابێت چیشەوە ڕێگە هەرکی دەزانێت معارەزەکەم دەستە لا حکومەتم هەموو کێشە و کەم قوتێکانی لە ساز خەڵە ڕوونەتە شاشە بۆ معارەزەیەک هەر لات کرد کەلێنێکە بۆی خەلە بە چاویان بەزاری حکومەتیش نەگەن چونکەمانە بەڵێ سپاس بۆ باوکی ئەنەس لە دەربەندیخانەوە. سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. بەڕێزان ئەرکێکی باوکی گوڵباخ لە پیرەمەگرونەوە. باوکی گوڵباخ فەرموون. هەموو کاتێکتان باش باوکی گوڵباخ. زۆر سپاس بۆ بەڕێستان. والله
بە بۆ چوونی من وەکو کۆمەڵی ئیسلامی یەک بێت و زودنەوەی ئیسلامی ئەبوو ئەوان یەک ئەگە بە یەک لەم باڕستی بانام بە یەک دەزابەستی بانەوانەیە فقط فەرزەوێتی دەنجی هەموو کوردستانیان بەدەست پێنابە بەڵام ئەمان بۆی بە حساب سێدی حیزبی ئیسلامی هەمویان دەزانێت قورئانیان بەدەستەوەنێ بەڵام بۆ هەر یەکە بەجیاوات هەر یەکە بەدەستێکدا دەبەڵێت پێتان وایە خەتە هیچێ لەم بینەدا باوکی گوڵباخ هەرچەندە ئەمە تەوری بەرنامەکە نییە وابزانم هەمووی هەولی کۆفرەیەدا ئەوەی کە بەدەستێکدا یەکمان برابا بەبا یەکتان برا گەورم یەکتان وەزیری دەسەڵات بن یەکتان دیکەبن ئێوە مهم ئەوەیە لە پەیامەکەتا سەرکەوت پەیامەکەتا سەرگەوتوو بێت ئەمە بە بۆ سووری خۆم ئەم بوو لەوانێ ئەو خەڵکەیەگەن ئەپێتە مەزگەوتێ نوێژێ دەکەن هەمووی دەستە بە ئیسلامیەکاندا بەڵام بەداخەوە بە پێچەوانەوە باوکی گوڵباخ پێتان وایە دوو برایەک هەڵوێست بن بە یەک لیست بتوانن بەشداری بکەن لە کاتێکدا ئەوان پشتیان لە یەکتر بێت هەرێکان ڕوویان لە شوێنێکی دیکە بێت پێتان وانێ ئەو کاتە کە یەکلیستی دروست دەبێت کە هێزەکان یەک هەڵوێست بن بەیەکەوە ئەگەر یەک هەڵوێست نەبن تەسریحات و لێدوانی دژ بە یەکتر بدەن بەڕاستی هیچ مانایەک بۆ یەکلیستی دەمێنێتەوە پێتان وانێ ئەمە هۆکار نەبووە کە لە ڕابردوودا ئەمەی کە بەڕێستان باسی دەکەی ناتبێتە دی وڵای بە بۆ سوونی من برای بەڕێستم هەر قوڵی لیتێکی ئەگەر یەکگرت نەبێت قەت سەرکەوتوو نابێت هیچ شتێکیدا دەڵای وەکو قەدما پێدی تەنها فەرزەیەک هیچی پێناچێت کە حزب بە پێنج شێ دەرگەی دەگرێت مستەکۆڵەت بەیناتی دەستێنی ڕەگی بناگوێی دوزم دەستێنی بەڵام گەما کۆڵێک چینکە بەدەستێکی بە ئاسانی یەک بێک دەستێتەوە بەڵاگە یەکگرتوو بن هیچ هێزێک ناتوانێت بشتێنێتەوە دەستخۆشیدان لێ دەکەم تەمەنا دەکەم باوکی گوڵباخ نەک هەر هێزە ئۆپۆزیسیۆنەکان ئابەم جۆرەی بەڕێستان وەکو پەنجەکانی یەکدەست یەکگرتوو بن بەڵکو تەمەنا دەکەین کە لە باشووری کوردستان هەموو هێزولانە سیاسیەکان وەکو پەنجەی یەک دەستوا بن و هەمووشیان حەزمی خوان لە ئەو دەستەدا پیان شەرم نەبێت جا هەر پەنجەیەکیان بەربکەوێ پەنجەی گەورە بێت یاخود پەنجەی بچووک بەڵام گرنگ ئەوەیە یەک دەست و یەک هەڵوێز بن بەڵام ئەوەی کە لە 27 ساڵی ڕابردوودا وڵاتیان تێبینیان لەسەرا چاودێرانی سیاسی ڕۆشنبیران نووسەران ئەوەیە کە ئەرکی ئەو یەک هەڵوێستی کەوتۆتە سەرشانی براگەورەکان و بەڕاستی بارکی سەرشانی خۆیان بە هەر هۆکارێک بێ هەڵنەساون بەڵێ کێمان لەگەڵدایە کاک ئەحمەد لە خەباتەوە لە قەزای خەباتەوە کاک ئەحمەد فەرموون السلام عليك. عليك السلام. دەستخۆشی لە برایانی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەم هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم. بەڵێ سپاس. داوا لایەنە سیاسیەکان دەکەم بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەو بەلێن وعدانێکە بە خەرچیدایە جێبەجێ بکە لە چارسارەکانی ڕابردوو کۆمەڵی ئیسلامی زۆر بە هەلوێز هیوادارین ئەو چند ساڵی داهاتووش لەسەر هەڵوێستەکانی خۆی بەردەوام بیت. بەڵێ کاک ئەحمەد کۆمەڵی ئیسلامی پێشتر وتوێتی هەر کاتێک زوڵم و نادادگەری هەبێت و دروشمی دادگەری کردووەتە دروشمی هێزەکەی هەر کاتێک نادادگەری هەبێ ئەوان بێدەنگ نابن بەو پێی ئەم قسەشیان لە شریعەتی ئیسلامەوە وەرگرتووە و دژی ستەم و نادادی هەمیشە دەوەستنەوە پێتان وایە ئەم هێزە هەڵوێستی لە 4 ساڵی ئایندەدا بگۆڕێتوە پشت لە هاوڵاتیان بکات ئێمە معدل لەگە کۆمەڵی ئیسلامی کوردستانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەرێمی کوردستان هێزێکی زۆر بە قەوەت و کاریگەرە هیچ لایەن و هیچ حیزبێک سەردانانێن سەرشۆڕناکە بێمنەتە کۆمەڵ ئیسلامی حیزبێکە حیزبێکی بە قەوەتە خاوەن بڕیارە خاوەن هەلوێستە لەگەر میلەتدایە لەگەر زەماوەری خۆیدا لەبەر هەندێ هەموو حیزبێکە تا ئێستا دەنجی کەم کردێ بەڵام کۆمەڵ ئیسلامی لەبەر ئەوەی هەلوێستی مەردانەیە و جوامێرانەیە و لەگەر هاوڵاتیانە بزانە کورسەکانی بەرز بوویتەوە کۆمەڵی ئیسلامی لە 4 ساڵی ڕابردوو وەک ئۆپۆزیسیۆن کاری کرد چەندەهان ئەزیەتیان خوارد چەندەهان لە پەرلەمان ڕۆیشتن هاتنەوە لەبەر ئەوەی هاوڵاتی لەگەر کۆمەڵی ئیسلامی کوردستاندایە جوامێرانەنە مەردانەنە لەگەر میلەتی خۆیان ئیشەڵا سەرکەوت و سەرفراز دەبن. پێتان وایە کاک ئەحمەد هاوڵاتیان بەرهەمی ئەم هەڵوێستانەی کۆمەڵی ئیسلامی پاداشتیان کردنەوە؟ بەێ بەێ الحەمدولیلا کۆمەڵی ئیسلامی هاوڵاتیانیش لەسەر سندوقەکان ئەو ڕۆژی چوندەنجاندان کۆمەڵی ئیسلامیان بەبیر هات کە لەسەر زادەکان لەگەر مامۆستایان بوون لەگەر قوتابیان بوون ئێمە وەکو قوتابی باوەڕکەی کۆمەڵی ئیسلامی ئەو هەڵوێستە لەگەر قوتابیان هەیە و 4 ساڵە بە
بە هەموو توانایەکەوە لە ڕۆژی دانگدانش گەمە چونە سەر سندوقەکان لە کاتی پەنجە ببینمانکە کۆمەڵی ئیسلامی 4 سار ئەو 4 سارە معدەل لەگەڵ هاوڵاتیاندا بوو لەگەڵ خەرچیدا بوو لە پەرلەمان لە بەغدا هەڵوێستی چوندیانەیە معدەل سەر و هیچ لایەنە حیزبێک نەوی ناکە کۆمەڵی ئیسلامی و بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی گۆڕان لەناو میلەتدانا. بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد لە قەزای خەباتەوە سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان کاک ڕێباز لە سەی سادقەوە لەگەڵمانە فەرمون کاک ڕێباز. سلام عەلەیکوم. عەلەیکە سەلام. باشی براوە ڕێزەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان کاک ڕێباز. زۆر خۆشحاڵین بە سەرکەوتنی کۆمەڵی ئیسلامی سپاس بۆ خوای گەورە. سپاس. زۆر سپاسی خوای گەورە کە کۆمەڵی ئیسلامی دەنگی باش هێنا و لە سەرڕای ئەو هەموو غەل و غەشەش کرا لە خوای گەورە بەزیابێت لە حەتی شوێنە کۆمەڵی ئیسلامی دەنگی زۆر باش هێنا و ئینشاڵڵا ئێمە خوای گەورە ئومێدەوارین زۆر لەوە زیاتر بێنێ. کاک ڕێباز هۆکارچێ کۆمەڵی ئیسلامی لەم نەهامەتی و لەو قات خوڕەی دەنگەدا کە بەشێکی زۆری هێزە سیاسەکانی گرتووەتەوە بە هێزەکانی دەسەڵاتیشەوە دەنگەکانی زیاد دەکات کەم ناکات. آخر برا بەڕێزەکەم سپاس بۆ خوای گەورە کۆمەڵی ئیسلامی ڕاستە و ڕازگۆیە من یەک قەناعەتم هەیە ئەگەر ئەم پارە و داهات و سەروەت و سامانەی پارتی وەکێتی لە بەردەستی کۆمەڵی ئیسلامی ئابوایە بێ ئەوەی کە تەزویر ناکات بە بەرنامەیەکی بەخشین و بە خەستەخانەیەک و ئەم تۆزەشتەی بەدەست ئەم هەموو خزمەتەکە ئەگەر کۆمەڵی ئیسلامی ئەم داهاتە زبە لە حەیەکێتی پارتی لە بەردەستا بووایە بە دڵنیاییەوە لە 180 دەنگەکان هێنا هەموو ساڵێ تێگەی بە چەند خزمەتێکی بچووکە کۆمەڵی ئیسلامی خەڵگەمەنەی خۆشێ دەنگەکانی زیاگاوێشتا خەدیشی لێکراوە تاکیبی لەوە. باشە کەواتە ئەمە دەتوانرێت بۆ 4 ساڵی ئایندا گەر کۆمەڵی ئیسلامی بەم شێوەیە لە خزمەتی هاوڵاتیان بەردەوام بێت شەرنیار لە حکومەتدا وەکو بەڕێستان ئەماژەتان پێکرد لە سەراستی حزب و لە دەرەوە لە ڕێگەی ئۆرگان و ڕێکخراوەکانی دەتوانێت ئایندێشی گەشتر بۆ خۆی دابین بکات؟ قەناعەتمێ بە پشتی خوای گەورە کۆمەڵی ئیسلامی بەردەوام بێ لەسەر مەردایەتی خۆی و بەردەوام بێ لەسەر مەوقیفە نەگۆڕەکانی بە ئیزنی خوای گەورە ساڵ بۆ ساڵ 2 کورسی 3 کورسی 4 کورسی زیاکاشکا ئیسە سابکە کۆمەڵی ئیسلامی حیزبی زبەلەحمانەیە بەقەی نیوەی ئەوە هێناوە چەند ساڵە داهات و مرگ و قوتی ئەم خەڵکە و نەوت و هەمووی لەژێر دەستیادی کۆمەڵی ئیسلامی بەم پاکەی خۆی بەردەوام بێ بە ئیزنی خوا نەگۆڕ بێ زۆر لەوە زیاتر هێنێ. بەڵێ سپاس بۆ کاک ڕێباز لە سەی سادقەوە سپاس بۆ سەرنجەکانی بەڕێستان کاک عەلی لە هەولێرەوە لەگەڵمانە فەرموو کاک عەلی. السلام علیکم. عەلەیکە سەلام وەرحمەتوڵڵاه. باشی برای بەڕێزم. زۆر سپاس بۆ بەڕێستان کاک عەلی. خۆشحاڵم بە زیادکردنی دەنگی کۆمەڵی ئیسلامی. زۆر سپاس. ناڵێم سەرکەوتن لەبەرەوەی سەرکەوتن نییە دەنگی کۆمەڵ زیادی کردووە خۆشحاڵم. بەڵێ. هەر دەنگێشکردی مەعادە پارتی یەکێتی خۆشحاڵم کە دەنگیان زیادی کردیە. دەنگ زیادکردنەکەش برای بەڕێزم کۆمەڵی ئیسلامی ئەگەر بچە ساحل 10 کورسی 15 کورسی وەرزان بەرامبەر پارتی یەکێتی هیچ لە مەوزوع نادۆڕێ تەنها مەوزوع گۆڕانکاری دەکرێت بە حزبی معارەزەی بەڕاستی بەهێز دەبی هێزی سێیە گۆڕان کۆمەڵ مع باقیەوەکان کە هێزی سێم دروست کرد یعنی ئەوە چەندین سەرلا یعنی خەڵک هەتاکەین لەو ئێش و ئازارەی بژین باشەوە دیسان پارتی یەکێتی حکومان دەکەن 4 ساڵێکە ئەمە دیسان 4 ساڵ کە بەڕێزی و بەڕیسایی دەژین لە بێکارەبایی لە بێنەفسی یعنی خەڵکیش بەڕاستی هەتا ئەو دەقەی خەڵک بەعام نەزانە یعنی چۆن پارتی یەکێتی هەردەبژێنێ ئەگەر بەهار بژار کاک عەلی کاک عەلی خەڵکی کوردستان دەربە کۆمەڵی ئیسلامیدا بە گۆڕان بدا هیچ لە مەوزوع نابێت گۆڕێ ئەوانە هێزیانە. کاک عەلی پێتان وانییە لەگە پارتی یەکێتی چ لە مەوزوع نەگۆڕێ. کاک عەلی پێتان وانییە ئەگەر بێت و گوێتان لە دەنگی من بێت کۆمەڵە کەسانێکی باش وە دڵسۆز بۆ خەڵک و بۆ خاک لەناو پەرلەماندا بنوە لەناو حکوومەتدا بن لە ئەنجومەنی وەزیران لەگەڵ ئەوانەی کە خزمەتیان بە هاوڵاتیان نەکردووە پێتان وانییە کاریگەری دروست دەکەن لەسەر ئەوان کەم تا زۆرێک بۆی کە خزمەت بە هاوڵاتیان بکەن پێتان وانییە کۆمەڵێک یاسادا دەڕێژن لە پەرلەمان بەرهەمی یاساکان لە خزمەتی هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەت بێت بە زۆرێک لە زۆرەکان ئەوەی کە هاوڵاتی داوای دەکات خەونێکی گەورەیە بەڕاستی پێتان وانییە وەردە وەردە هەنگاو بە هەنگاو لەو خەونە هاوڵاتیان نزیک دەبنەوە؟ قسەکەی جەنابت زۆر سەفاسەت تەواوە بەڵام پارتی یەکێتی جێ لەکە بڵاناگرێت جێگرنینە بەس بە قسەی خۆیان دەکەن یعنی هەتاکەی ئەو ملەتە چاوەڕێت
باشە کەسانی دسۆز لە ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی نەیبوو ئەو کەسان دسۆزانە باوەڕتەبێ هەر یەک ئەندام پەرلەمانێکی کۆمەڵی ئیسلامی بە سەد ئەندام پەرلەمانی پارتی و چێتێبوو ئەوانە گۆڕان یوسف محەممەد لەناو گۆڕان بەس کەسێکی متدەین و خوانا بفەرموچیان بەسەرهینە پەرلەمانیان پێکە پاس نەیانێت وەزیرە بەڕێزەکان کۆمەڵی ئیسلامی گۆڕان هەموو بە پەنجەی دەست بەژمێری کەسانی دسۆز سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان ئاوکاران مامەژە بۆ دەکەن کاتی زۆرم بە بەڕێستاندا بەڵام بە تەکید و هێزولانە سیاسیانەش کە پێشتر ئۆپۆزیسیۆن بوون جێپەنجان دیار بووە لە ئاسی خوان و پێی حەجمی خوان لە ناو حکومەت و هەمیش پەرلەمانی کوردستاندا. باوکی یوسف لە دەربەندی خانەوە فەرموو باوکی یوسف. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. سپاس بۆ خوای پەروەردگار کۆمەڵی ئیسلامی ئەم کاوەش چۆڕیزی پێشکەوتوانە ئینشاءالله. من پێم وایە کۆمەڵی ئیسلامی ئەگەر یەک کورسی ژنێنە هەر براوێ چونکە ئێمە لە ساڵی 90ەکانە نەمانەوەرا بە تاکید خۆمان دەرخێ ئیستا سپاس بۆ خوای پەروەردگار کۆمەڵی ئیسلامی من چەند کورسیەکی هێناوە ڕاستی سەرکەوتووە ئەنجا بە سەرکەوتوو ئەو دەنگەی هێناوێتی سپاس بۆ خوای گەورە یەک دەنگێک بێ دەنگێکی حقیقیە دەنگێکی فتەوە دەنگێک نییە فشەڵ بێ باوکی یوسف گۆڕێ ئێستامە شاستی خۆم باوکی یوسف ئەوتێکی مولی دەنگدانەکەم دەنگم داوە بە هەل لە یەک بوون و هەل لە حەڕەکە و هەتاکو کۆمەڵی ئیسلامی ئێمە ئەو دەنگەین ئەگە بە عەقیدە ئیمانمان وەرگرتە دەنگەکانی کۆمەڵی ئیسلامی باوکی یوسف بە کۆمەڵی ئیسلامیە چونکە خوای پەروەردگار ئەفەرمێ لەگەڵ ئەو کەسانە بن عەقیدە و ئیمانیان هەیە ئێمە لەگەڵ کۆمەڵی ئیسلامیان ئەگەر عەقیدە و ئیمانێکی پاکیان هەیە داوە داواشیان لێ یەکەم بە پشتیوانی خوای پەروەردگار هەوڵ بن بۆ دین و شینی ئەم میلەتە هەوڵە چاک بن ئینشاءالله بە تایبەتی بۆ کەمەندامان ئێمە خۆشم خۆم و خێزان و مناڵێکی من کەمەندانین ئینشاءالله هەوڵ بن بۆ کەمەندامان خوای گەورە سەرکەوتوو سەربەرزتان کار ئینشاءالله لەسەر خێر و ئامانەتی خوای پەروەردگار بن ئینشاءالله. بەڵێ سپاس بۆ باوکی یوسف لە دەربەندی خانەوە سپاس بۆ سەرنج و تێبینیە جوانەکانی بەڕێستان بەڕێزان باوکی یوسف کۆتا پەیوەندی ئەمەڵخەی بەرنامەی دوانگەی خەڵک بوو تا بێگەیشتنەوە لە سەرتەوەرێکی دیکە و دواندنی ئێوەی ئازوو خۆشەویست بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم ئێوارەیەکی شاد بۆ گەشتلایەک خواتان لەگەڵ.